باشە بەهۆی چیەوە؟ خوای گەورە فەرمانی کرد بە ئاسمان هەموو دەرگاکان بکرێتەوە، باران بە خوڕ ببارێتە خوار. خوای گەورە فەرمانی کرد بە زەوی هەمووی وەکو کانی بتەقێ. لە سەردەمی نوح پێغەمبەردا سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ، هەتا ئاو و لافا و گەشتە سەر لووتکی شاخەکان و شاخەکانیشی تێپەڕان. بەهۆی چی بوو؟ هەمووی بەهۆی گوناه و تاوانەوە بوو. خوای گەورە هەموویانی غەرق کرد، هەموویانی خنکان ئیلا ئەو کەسانە نەبێت کە خۆیان پاراست و ئیمانیان هێنا، سەلامی خوایان لەسەر بێت. کەواتە بە فەرمانی خوا لەبەر ئەوەی لە گوناه و تاوان لەسەر زەویە کرا، خوای گەورە فەرمانی کرد ئەبێت لە ئەرز و لە ئاسمانەوە هەموو دەرگاکان بکرێتەوە و هەمووی بتەقێ و ببێ بە ئاو، هەموویان بخنکێن، هەموویان خنکان. بە فەرمانی خوا تەنها هۆکارێکیش کە ئەوانی خنکان و هەر هەموو زەوی بوو لە بەلافاوێکی دوور و درێژ و بەرز و بڵند، تەنها ئیبلیس گوناهی کرد و ئەو قەومش بە هەمان شێوە بە قسەی ئیبلیسیان کە گوناه و تاوانیان کرد. کەواتە هۆکاری لە ناوچوونی قەومی نوح سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت تەنها گوناه و تاوان. دووری مەگرە خوای گەورە ئێمەش غەرقکە، ئێمەش بخنکێنێ، چونکە خوای گەورە وعدی داوە هەتا پێغەمبەری خوا زیندوو بێ صلی الله علیه وسلم عەذابمان نادا، بەڵام پێغەمبەری خوا نەما صلی الله علیه وسلم مەڵێ عەذابی خوا نایەت. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم کاتێک کە هەورێکی ڕەشی ببینایە ئەترسا، ئەی فەرموو چێ دەڵێ ئەمە عەذابی خوایتیان نییە، چێ لە عەذابی خوا من ئەمین کاتەوە؟ تۆش ئەڵێ من بەهەشتیم، ئەی مجرم، ئەی خوا نەناس. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ کێ هەیە لە عەذابی خوا من ئەمین کاتەوە، کێ لە عەذابی خوا نێ بۆ من دانەبەزیوە، منیش بەهەشتیم. بۆی ئەم قسانە دووبارە دەکەمەوە چونکە بەڕاستی بێتام بووە. سافرێ ئەڵێ بەهەشتیم، نوێژ ناکە ئەڵێ بەهەشتیم، ڕۆژوو ناگرێ ئەڵێ بەهەشتیم، عارەق ئەخوا ئەڵێ بەهەشتیم، زینا ئەکا ئەڵێ بەهەشتیم. بەداخەوە هەروە بڵێ بە قسەی خۆ تۆ ناوی، بە قسەی خوا بێت، بە فەرمانی خوا تۆ دەچتە باشەوە، نەک بە فەرمانی باو باپیری خۆت، نەک بە عەقڵە دواکەوتۆکەی خۆت، بە ئیمانە زەعیفەکەی خۆت. بەڵێ خوای گەورە هەموو زەوی کرد بە بەحر، کردی بە دەریا لە پێناو ئەوەی کە ئەو خەڵکە بخنکێ، چونکە ئەو خەڵکە گوناه و تاوانیان کرد. خوای گەورە سزای تاوانباران ئەدا. ئەوە حاڵی ئێمەیە، شەو ڕۆژ گوناه و تاوان دەکەین، ئەمانەوەش دنیا بێتە ماسی مەیی بۆ ئێمە، بەخوا نابێت، شتی وا نابێت، قەت شتی وا نابێت. بەتەمای ئەوە مەبە، ئەوەنە ئیشمان پیسە، زۆر بەمان، ئەوەنە گەندەڵین، ئەوەندە خراپین، ئەگەر پێمان بکرێت لە 250 نار لە 1000 نارە غەش لە بەرامبەری خۆمان دەکەین. ئەمانوش ئیمامی عومەری کوری عەبدولعەزیزمان بۆ پەیا بێ، زۆر سەهوین، زۆر غەڵەتین. گوناه و تاوان وامان لێ دەکا خوا زیاتر عقوبەمان بدا لە هەموو لایەکەوە. بۆی با بە خۆمان دابچینەوە، وا نەزانین تەواو قەومی نوح غەرق بوون و ئیتر دووبارە نابێتەوە. لای خوا ئاسانە بە یەک چرکەیە فەرمان بکە هەموو خەڵکی بخنکێت، هەمووی بەروبوومی گوناه و تاوان ئەوانی خنکان و ئەوانی بۆ جەهەنم نارد.